دەمەوێت بچینە سەر ناوەڕۆکی دراماکە کە باس لە ئازادی تاکو و خوێندەواری و ڕزگار بوون لە ژێردەستی ئاغا و دەرەبەگایەتی و بێگومان باسی نزیکەی 40 ساڵ پێش ئێستا دەکەین. دەمەوێت ئەو بپرسم سیناریۆکە بیرۆکەی خۆت بوو یانیش وەرگیراو بوو کە باس لە ئازادبوونی مرۆڤ بکات؟ خۆی بەڕاستی من ڕۆژێک چوومە سلێمانی خوافی کاک جیهاد وتی درامەیەکمان هەیە تەقدیما کردو بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک مۆڵەت وەرگین تاکو تەسویریکەین. وتم چییە؟ خوێنمانەوە. وتی ئەوە زنجیرە درامەیە. کێ نووسی بووی؟ کاک جەلیل جەنگەنە نووسی بوو چیرۆکەکە. دوایی کە خوێندمەوە وتم ئەوە نابێتە زنجیرەیەک لای کەمێک 10 حەڵقە دەبێ 10 زنجیرە بی. وتی چی بکەین؟ وتم وەڵڵی دەبێ بابەتەکە زۆر جوانە زۆر مەجای تایە گەورە ببێ ئەو مۆزوعە. اینجا ڕێک کەوتین لەگەڵ تیپی نواندنی سلێمانی کاو ئەحمەد میرزا ئەو هەستا بە نووسینی سیناریۆکە بە هاوبەش لەگەڵ کاک جیهاد و منیش لەگەڵیان بووم و یعنی تیپەکە ئاگادار بوو بۆ مۆزوعە. ماوەیەکی چەند ڕۆژێک دانیشتین. دوایی من ئەساسەکانماندانە من گەڕامەوە بۆ بەغا بەڵام مۆڵەت نەبوو بۆ ئەو کارە هێشتا دەرنەچوو بوو لە تەلەڤیزیۆنی کەرکووک. دوایی من کامێرەم پەیدا کرد بۆ کارێکی تر هین تەلەڤیزیۆن ماوە 1 مانگ کامێرەکە لام ئەمێنێ. اینجا ڕێک کەوتم لەگەڵ ڕەحمەتی جەبار غەریب و عەبدوڕەحمان مصەورەکان بوون. وتم ئەگەر هاوکاریم بکەن ئەو کارەیە چین بۆی بە 15 ڕۆژ دەبێت تەواویکەین. 15 ڕۆژیش بۆ خۆم دەبێ 2 هەفتە. وتیان چی لێەکەی؟ وتم ئێوە با بچین. وەڵە چوونە سلێمانی ئیشەکەمان بە 2 هەفتە تەواو کرد هەولێر و دهۆک و مووزڵ و هاتینە سلێمانی بە 2 هەفتە ئیشەکەمان تەواو کرد. 16 ڕۆژ بوو بەبێ مۆڵەتەمان. بردمەوە بۆ بەغا هەڵم گرت لە ماڵ. دوای 2-3 ڕۆژ چوومە لای مدیری تەلەڤیزیۆن. وتم وەڵڵاهی وتی هاتنەوە. وتم چیتان کرد؟ ئەوە ئیشی دایرە بوو. وەڵڵا وتی باش بوو هاتی ئەوە جەماعەتت ئەوەیان ناردووە دەیانەوێت تەسویریکەن یعنی جەماعەتت مەبەستی کوردەکان. وتم چییە ئەوە؟ وتی زنجیرە درامە ناوی زالەیە زالە. وتم ناوە زالە نییە. وتی ئەی چییە؟ وتم ژاڵە. وتی یعنی چۆن؟ وتم ئەو 3 نوقتەیە لەسەری. وتی تۆ چۆن نەزانی؟ نازانم چی. وتم دەرگا قەپات بکەم؟ وتی هەندێ لە بینی من ئەو زۆر شت هەبوو ینی زۆر هاوکاری منی دەکرد. وتی قەپاتی کە هاتم دانیشتم. وتم چی؟ وتی چی بووە؟ وتم وەڵڵاهی من ژاڵەم تەسویر کرد و تەواوم کرد ئێستا شریتەکان لە ماڵە. وتی ئەوە چۆن شتێک وایەکەی؟ وتی دەرگات قەپات کرد. وتم وتی کەس نەزانێ ئەو مدیریش بووە. چۆن شتێوە ئەەکەی؟ ئەمە مەسئولیەتە ئەوە. وتم وەڵڵاهی مەجالم هەبوو ئەوەیشم کرد. وتی باشە باسی نەکەی 2 مانگتر وەرەوە باسی بکە. وەڵڵا هەڵم گرت هەر شریتەکان لە ماڵ. برادران لە سلێمانی تەنگاو بوونە ئەڵێم تەلەفۆن ئەو کاتە نۆرمەڵ بوون ناو ماڵ. ئەڵێم کاکە پەلەمەکەن. وەڵڵا هاتمەوە. وتی ئێستا شتی بە تاریخی کەون دەینووسین تا کەس حس نەکاتن و بڕۆ لە کەرکووک مۆنتاژیکە. وتم بۆ لێرە نێکەم؟ وتینە ئەولا باشترە. وەڵە چوومە کەرکووک مۆنتاژم کرد وێنەکە و دوایی دەنگ ئەگەر باسی میوزیک بکەین تەنها لە ژاڵە زۆری دەوێ. شعرەکە شێخ حەسیب قەرەداخی بوو. دەنگەکە گۆرانیەکە عەدنان کەریم بوو. ئاوازدانەر مامەستە سەڵاح ڕەووف بوو. کاک ئەنوەریش
دابەشکردنی میوزیک و تۆمارکردنی بەڕاستی دەورێکی گەورەی هەبوو لە ناو کارەکە گۆرانێکە تەسیرێکی زۆری هەبوو ینی بەڕاستی من لە کاتی خۆی لەگەڵ کاک ئەنوەر و لەگەڵ کاک سەلاح قسەم کردوتم خۆزگە دەنگێک ناسراو نەبی ینی دەنگێک جوان دەنگێک تازەبی اینجا تازە کاک عەدنان کەریم گۆرانی گوتبووتیان یەک گۆرانی هەیە لە تەلەڤیزیۆن مەبەستم ڕەنگە لە تەسجیلات هەیە بەڵام تەلەڤیزیۆن یەک گۆرانیەکی هەبوو هین ئاهەنگێک بوو لە بەغا تۆمار کرای لەسەر شانەوە دەستماڵێ ئەو گۆرانیە وتم زۆر باشە بەڵام بایی کاک عەدنان ئیبداعی کرد تەسیری گۆرانیەکە یەکێک لەو شتانە بوو ینی کە دەورێکی گەورەی هەبوو گۆرانەکە لە سەرکەوتنی دراماکە بێژگە لەوەش داوام کرد لەیان میوزیکی ژاڵە تۆمار بکرێتن بە چەند ئاڵەتێک بە تەنیا بە کارمان دەهێنا